لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی چاودێرێکی ورد و توندیان خسۆتە سەر نانەوەخانەکان تاوەکو چێشی گونگەکان کەم نەکرێتەوە و نرخی نان لە سەر هاوڵاتیان گران نەکرێت. بۆیە ئەوان لە چەند ڕۆژی ڕابردوو لەم ڕۆژدا هەستاون بە چاودێریکردنێکی وردی نانەوەخانەکان. من ئەچمە لای میوانەکەم کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ مایە هیوا ساڵح سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی. کاکی هیواسڵاوە لێ بێم کاتە و باش، ئێوە چیتان کردو بۆ ئەوەی کێشی گونێک کەم نەکرێتەوە لە نانەوەخانەکانی سلێمانیە؟ سپاس بۆم دەرفەتە وەکو ئەزانن و ئەمەش بەبیری هاوڵاتانی خەمەوە کاری لە پێشنی لیژنەکە بەشەکانی قایمقامیەت چاودێریکردن و پارێزگاریکردن لە هاوڵاتانی شاری سلێمانی بەڕاستی بۆی ڕوون و ئاشکرا بێ ئێمە لیژنەکەمان ڕاست پاردووە ئەو لیژانەی کە نێری چاودێری بازرگایی تێدایە کە لیژەی 1 و 2 و 3ە و لیژەی نانەواشمان هەیە عاشی تێدایە و چاودێریکی مەخسووسە سەر ئەو نانەوانەی کە نان پێشکەشی هاوڵاتیانەکەن کە قوتی خەڵکە ئەو وەزنی کە بۆیان دانراوە و نرخی کە بۆیان دانراوە و عادەدەیی کە بۆیان دانراوە بە هیچ شێوازێک گۆڕانکاری بەسەران نەهاتووە. هیچ لایەن و هیچ کەسێک و هیچ جانێکی پەیوەندیدار هیچ ڕێنمایەکی نەناردوو بۆ ئێمە لەبەرەوە لەسەر ڕێنمایە کۆنەکە ئەبێت کێشی گونک چەندێ بێت کاگیوە؟ ئێمە 2 عددنان هەیە بە 1000 دینار 6 نانەدرێ بە 1000 دینار ئەبێت 130 غرام بۆ 135 غرام بێت لە 130 غرام کەمتر بێت ئیجراعاتی لەگەڵاکێت و ئەگەر 8 نان بدا بە 1000 دینار ئەبێت لە 90 غرام کەمتر نەبێت لە 90 بۆ 95 غرام دانەداوە. دەبەرەوە ئێمە وەکو لیژنە هاوبەشەکان هەر نانەوەیەک هەر شوێنکارێکی هەویری دەستکاری عەدەدی نان و وەزنی گونێک کات بە هیچ گەڕانەوەیەک ڕاستەخۆی ئیجراعاتی قورسی لەگەڵا ئەکرێت. لەبەرەوە ئەمە خوتی خەڵکە ناکرێت ئەو بارە قورسی لەسەر شانی هاوڵاتیانە ئەمەش خێتە سەر باریان. کاکی واتە ئێستا کەس لەسەرم بابەتە ئیجراعاتی لەگەڵا کراوە؟ ئێمە چاودێری تومەکەین و لە پێشینەوەمان کردووە و بۆیە ڕای ئەگەێنین بۆ ئەوەی خەڵک ئاگادار بێت لە هەر شوێنێکە هەر کەسێک شتێکی بینی پێچوانەی ئەو قسانەی ئێمە بوو ئێمە بە هەموو لایەنەکانی لا لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت ئیجراعاتی لەگەڵاکردن و لێ قبوڵ ناکەین. کاکی وات ئەو ئیجراعاتانە چین بۆی کە هەر ئیجراعاتەکان قورسن لەسەر و غرامەوەیە لەسەر و غرامەوە داخستنیشی تێکەوە لەسەر و غرامەوە چکە بەڕاستی بە غرامە حەل نابێت چکە بردننی هەر نانێک 10 غرام و 15 غرام لە نانێک بڕێکی زۆر ئەکات لە ڕۆژێکە ئەو هاوڵاتیە کە بە خۆی نازانێ کەلی براو لای نانەوایەکەوە لەبەرەوە بە غرامە حەل نابێت مەوزوعە. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە وتەکانی سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی بوو تایبەت بە دەستکاریکردنی کێشی ئەو گونکانەی کە هەیە ئەو شوێنانەی کە 6 نان بە 1000 دینارە فرۆشەن دەبێت کێشی گونکەکانیان لە نێوان 130 گرام بۆ 135 گرام بێت. ئەو شوێنانەشی 8 نان بە 1000 دینار دەفرۆشن دەبێت کێشی گونکەکانیان لە نێوان 90 گرام بۆ 95 گرام دابێت. ئەگەر لەمانە کەمتر بێت ئەوە ئیجراعاتی توندی بەرامبەر دەکرێت و باسی کرد کە لە قسەکانیدا کە هەست نانەوەخانێک پابەند نەبێت بەو کێشانی بۆی دیاریکراوە ئەوە ڕوبەڕووی یاسا دەکرێت.